فراکسیۆنی کۆمەڵ 200 کارتۆن 100 سەبەتەی خۆراکی گەیان دەوەری گەرمیان بۆ دابەشکردنی بەسەر فەقیر و هەژارانی ناوچەکە. بەڕاستی لەم قەیرانە و لەم ئەرکە گرانی کە کردو سەر خەڵکی فەقیر و هەژار بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە فراکسیۆنی کۆمەڵ بەدابەتی سەرۆکی فراکسیۆن کە عەبدولسار مەجید ڕۆڵی باڵایان بووە لە هەموو دەڤەر و ناوچەکان یارمەتی خەڵکیان داوە لەم کاتە بەدەمی خەڵکەوە ڕۆشتون و الحەمدوللا لە هەموو شوێنەکان لە هەموو ناوچەکانیشی کردوێتەوە نەبوو تایبەت بە شوێنێکی دیاری کراوە و هەروەها بەرنامەی بەخشینیش ڕۆڵی باڵای بووە. ئێمە زۆر سوپاسیان دەکەین داواکەین خوای پەروەردگار پاداشیان بداتەوە و سوپاسی هەموو خەڵکی موسڵمان و خەڵکی خێرخوازەکەین کەوا لەم قەیرانە ناڕەحەتە لەم کاتێک کە حکوومەت نەیتوانیوە هاوڵاتیەکانی کە کەرەنتینە کراون بۆکو پێویست بچێ بەدەمیان چۆ بەڵام خەڵکی خێرخواز خەڵکی خێرەمەند توانیان هێشتووە خەڵک پەکی بکەوێ. پێشەکی سوپاسی خوای پەروەردگار دەکەم کە ئێمە بتوانین ئالەت هێبین بۆ خزمەتی خەڵکی فەقیر و هەژاری دەڤەری گەرمیان و سوپاسی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیەکەم بە تایبەتی کە عەبدولسار مەجید کە ئەوە چەند وەجبەی خوارد بنێرێ بۆ ئێمە و ئێمەش بتوانین تەوزیع بکەین. بە خواپێداوانی کوردستان ئەڵێم وما تنفقوا لأنفسكم من خير تجدوه عند الله، معناکەی ڕوون و ئاشکرایە. و یەک نمونەی ماڵە هەژارێکتانەوە باسەکەم کە خۆم شتم بۆیان بردووە ئەو خۆراکەی بردومانە بەشی چەند ڕۆژێکە لەو چێش 10 ڕۆژێ بک بردنەوە بۆ ماڵیان دایک باوکی چێنیان خواردە دوای ئەموتیانە ئەم خۆراکە خۆمان نایخۆین ئەیدێنە شیر بۆ مناڵەکانمان لەبەر ئەوەی خۆمان سەبرەگەن لەسەر نەبوونی و نەداری و هەژاری هەر چۆن بێ بەڵام وەڵڵاهی مناڵەکەمان سەبر ناگرێت بۆیە دوای ئێمە خواردنەکەیان بردووە فرۆشتیانە و دایانە بە قوتوویە یان دوو قوت و شیر بۆ منداڵەکان جا بۆیە ئەمڕۆ فرسەتە داواکەم لە خێر ئەو کەسانی کەوا خێرخوازن سوپاسیان دەکەم شتی باشیان هێناوە بەڵام هێشتان ئێمە چاوەڕێی زیاتریان لێ یەکەین و داواکەین شتەکان بگەینن بەدەست ئەم دەستگایانەی کەوا خێرخوازین و سقەتان پیان هەیە